هەمیشە بەلامانەوە گرنگ بووە وێنە گەورەکە بگوازینەوە. لێرە لە ژووری هەواڵ لە ورد و درشتی زانیاریەکان ئەکۆڵینەوە تا ئەو کاتەی دڵنیا ئەبینەوە ئینجا بە ئێوەی ئەڵێن. ئاسوودەین کە ڕەنجمان بە خەسار نەچوە، ئەوەی کردومانە بێگومان بڕوامان پێیەتی. نەشەڕ یەکەم یەکەین و نە بە دوای ڕیزبەندیا وێڵین. ئەوەی بۆ ئێمە گرنگە بینەرەکانمان هەر زانیاریەکیان لە ئێمە بیست دڵنیا بن لەوەی کە ڕاستیان لەگەڵەڵێن. ئێستاش هەر هەمان قساکەین کە سەرەتا کردومانە. نەخاتری هیچ کەسێکە گرین و نە لە دژی هیچ کەسێک کارەکەین. ئێمە کارە ڕاستەکەی میدیاکەین و بەس. کورد قسەیەکی جوانی هەیە دەڵێت قولی ڕەش و سپی لە بواردا دەردەکەوێت. جا ئێمە پێمان وایە میدیای باش بە خۆهەڵدانی ناوێت. وەرگر هوشیار و ورد و لێزانە دەزانێت هەواڵە ڕاستەکە لەکوێیە. سپاس کە متمانەتان بە ئێمە بەخش. ڕاست و دروستی پێش خێرایی زۆر بۆمان گرینگە ئەو زانیاریانەی کە لە زاری ئێمە دێنە دەرەوە لای وەرگرەکانمان جێی گومان نەبن. خۆ هەر کاتێکیش هەر هەڵەیەک بکەین هیچ شەرم ناکەین و بە ئاشکرا دەڵێن ئێمە هەڵە بووین. لای ئێمەش هەروایە دوو دانە دوو ناکاتە چوار. ئێمە لێرە بە ڕوحێکی کوردانە و بیر و باوەڕێکی نیشتیمانیانە کار دەکەین. شانازی بە خاک و ئاو و بەرد و جۆباری کوردستانەوە دەکەین. بەڵام ڕەگەز پەرستنین دژی ناوچەگەرایەتی و شارچێتینە لەگەڵ هەر بیر و باوەڕێکدا ناکۆکی کە دووبەرەکی و ئاژاوەگێڕی دروست بکات. ئەگەر بیرتان بێت 964 ڕۆژ پێش ئێستا هەر لێرەوە پێم وتن هەواڵی کوچە و کۆڵان دەگوازینەوە. ئەوەی توانیمان کردمان ئەوەندەش لێمان زانی بەردەوام بووین و بەردەوامیش دەبین. فەخر بەوە دەکەین کە نەریتی جوان و شێوازی تازەمان هێنایە ناو میدیای کوردی. هەواڵی سەرنجڕاکێش هەواڵی ڕاست بە زمانێکی سادە و خۆمانە.